بسم الله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. لا أو سنتانيك روجانا دكريتن كوملك سنة من باسكر لوكا تشنا سرآو وسنتي نوسيني وصياد ولكرين فروشتن وهروا أو دو ركعاتي لدواي دزنويش وتاوري كردني نويش وبكارهناني سواك و نوێکردنەوەی هەموو دەستنوێژێک لە بۆ هەموو نوێژێک، یعنی نوێکردنەوەی دەستنوێژ لە بۆ هەموو نوێژێک، و هەروەها سنەتە ئەو سنەتانەی لە کاتی دوعاکردن، یعنی کە ئینسان دوعای دەکاتن، و پاشان گەیشتینە ئەوەی کە لەو سنەتانەی کە لە ڕۆژانە دەکرێت زیکرکردنە، زیکری خوای پەروەردگار كوملك شتيج لسر باز دكا بل. من السنن اليومية ذكر الله تعالى، وباب الذكر باب واسع تقدم شيء منه في ثنايا السنن السابقة. والذكر مفهومه شامل وله معنيان: الأول معنى عام ويشمل كل أنواع العبادات من صلاة وصيام وحج وقراءة قرآن وثناء ودعاء وتسبيح وتحميد وتمجيد وغير ذلك من أنواع الطاعات، لأنها إنما تقام لذكر الله تعالى وطاعته وعبادته. قال شيخ الإسلام رحمه الله: كلما تكلم به اللسان وتصوره القلب مما يقرب إلى الله من تعلم علم وتعليمه وأمر بمعروف ونهي عن منكر فهو من ذكر الله. الثاني معنى خاص، وهو ذكر الله سبحانه بألفاظ التي وردت عن الله سبحانه وتعالى من تلاوة كتابه، أو الألفاظ التي وردت على لسان رسول الله صلى الله عليه وسلم، وفيها تمجيد وتنزيه وتقديس وتوحيد لله سبحانه. والمقصود في هذه السنة هو المعنى الخاص. بل. لو سنتانەی کە لە ڕۆژانەدا هەیە زیکری خوای پەروەردگار. اینجا زیکری خوای پەروەردگار دەڵێ بابی زیکر بابێکی فراوانە کە هەندێک پێشتر باس کرایە، کە باسی زیکریش دەکات. زیکر مەفهومێکی گشتی هەیە، دەکرێتە دوو بەشش، مانای عام و گشتی هەیە، مانای تایبەتیش هەیە. مانای عام و گشتەکەی هەموو عیبادەتەکان، لە نوێشکردن، ڕۆژی گرتن، حەجکردن، خوێندنی قورئان، دوعاکردن، تەسبیحات، سبحان الله، الحمد لله، یعنی هەموو ئەو بابەتانە لە بابەتی نوێژن، هەموو جۆرەکانی عیبادەت، چونکە لە بۆ زیکری خوای پەروەردگار، تاعەتی خوای پەروەردگار، عیبادەتی خوای پەروەردگار دانراینە. یعنی یەکێک لە زیکرەکان نوێژکردنە، حەجکردنە، ئەوانە هەر هەمووی زیکرن بە شێوە گشتیەکەی. لەبەر هەندێ شێخ الئیسلام دەفەرمێتن هەر شتێک کە زمان قسەی پێ بکاتن و ئەوە دڵ تەسەوڕی بکاتن، وا بکە کە لە خوای پەروەردگار نێزیک ببیتەوە ئەو کەسە، ئیجا بە علم بی، فێربوونی علم بی، کەسێک فێر بکە، بە خۆی فێر بیتن، فەرمان بە چاکە بکە، ڕێگری لە خراپە بکە، هەموو ئەوانە زیکری خوای پەروەردگارن، هەموو ئەوانە زیکری خوای پەروەردگارن. بەمانە تایبەتیەکەشی کە دڵن زیکری خوای پەروەردگار، ئەو گۆتە و یعنی وێژە تایبەتیانەیە کە هاتووە لە قورئانی پیرۆز یان لە فەرمایشت پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام، کە بە زیکرکردن، یعنی ئەو گۆتەیە، ئەو لەفزە ئەوها بگۆترێتن لە بۆ بە گەورەزانین و بە پاکدانان و تەقدیسی خوای پەروەردگار و بە تاکدانانی خوای پەروەردگار با بڵێن هاتووە. مانای ئەوەش، یعنی کە ئەو ئەلفازانە تایبەتن، ئەوە پێیان دەگوترێ کە معنا تایبەتیەکەی. ئیجا گەورەی ئەوە لە چدا هەیە بابزانی؟ بەڵێ. وأعظمه تلاوة كتاب الله تعالى، فالتعبد بتلاوته أسهر عيون السلف وأقض مضاجعهم، كانوا قليلا من الليل ما يهجعون وبالأسحار هم يستغفرون، فجمعوا في ليلهم تلاوة كتاب الله تعالى وسائر الأذكار المأثورة عن رسول الله صلى الله عليه وسلم. فلله دره من ليل طاب بإحياء أهله له، ويا لخسارتنا وتهاوننا وتفريطنا بليالينا وأسحارنا، وعسى أن تسلم من عصيان إلهنا إلا ما رحم ربنا تعالى. بلى
گەورەترین زکری ژەناو هەموو زکرەکان خوێندنی قورئانە کتابی خۆی پەروەردگارە کە ئینسان تعبد بە تیلاوەی بکاتن و یعنی سەلەف چاویان با بڵێن شەون و خۆنی بە چاویان دەکرد لە بەرامبەر خوێندنەوەی قورئان کە خوێندنەوەی قورئان زۆریان دەخیندەوە یاخود با بڵێن نوێژیان دەکرد لە ناو نوێژدا دەخیندرا هەتا خی پەروەردگار مەدحی ئەو کەسانە دەکا كانوا قليلا من الليل ما يهجعون يعني ئەوانە شەو کەم دەنووسن هەر خەریکی عیبادەت و نوێژ و قورئان خوێندن طبعا هەر لە ناو نوێژش قورئان دەخوێندرێ وبالأسحار هم يستغفرون خی پەروەردگار باسی ئەوەی دەکاتن کە شەوەکەیان بە تیلاوە و قورئان خوێندن بەسەر دەبر ڕۆژەکانیشیان بەو زکرانەی کە لە پێغەمبەری عەلەیهی سەڵات وەسەلام وارد بووە و هاتووە دەیانخین بەڕاستی کە شەوەکی زۆر پاک و چاچیان بەسەر بردووە ئەوانە زیندویان کردوتە ئەو شەوە پاک و چاکانە وای لە خەسارەتی ئێمە و بە کەمزانینی و بە گوێنەدان بەو بابەتەی کە شەوان و ڕۆژان و بەیانیانمان وەها دەڕواتن بە ئەوەی کە عسى ولعل کە ئەمە تۆزێک لەو تاوان و ئەوانە خی پەروەردگار بە دوورمان بگریتن طبعا کەسیش لەوەی بەدەرنیە ئیلا خی پەروەردگار ئەوەی ڕەحمی پێ بکاتن یعنی بکەوتە ژێر ڕەحمی خی پەروەردگارەوە ئەگەر نا بەڕاستی ئەو پیاوە گەورانە ئەو زانانە کە خەریکی قورئان خوێندن بووینە کە ئێستا دێ باسی دەکە بەڕاستی ژیانیان لەگەر قورئان خوێندن جۆرێک بووە کە تەواوی ژیانیان تێکەڵی قورئانی پیرۆز کردیە بۆ قسەیەک یعنی قسەی جوان هەیە کە دەڵێ وامەزانە ئەو کاتێک کە بە قورئان بەسەری دەبەی بە خوێندنەوەی قورئان کاتت لێ دەبا نەخێر ئەوە بەرەکەت داختە ناو کاتەکەت چونکە بەڕاستی وارد بووە لە زانایان ئەو کاتێک کە لە بۆ قورئانی تەرخان کردیە سبحان الله بەهۆی ئەو کاتەوە خی گەورە بەرەکەتی هێشت خستیتە ناو ڕۆژەکەی یعنی کاروبارەکانی زووتر تەواو بووە هەستی کردیە بەرەکەت کەتیتە نایە بە زۆرە بەشە قورئانەکەی مەخینە هەست دەکەی یعنی چەندی عەجەلەش دەکەی پێڕاناگەی پەلەی دەکەی چکە بەرەکەتی تێدا نامینێ ئەو ڕۆژە لەبەر هەندێ بەرەکەتی تێدا هەیە تەمەشا بکە ئێستا بزانە حاڵی سەحابە ڕەزا و ڕەحمەتی خوان لێبی لەگەڵ قورئان چۆن بووە بەڵ كيف كان الصحابة مع القرآن؟ تقدم في أول السنن حديث حذيفة وأن النبي صلى الله عليه وسلم قرأ في ركعة واحدة البقرة ثم النساء ثم آل عمران. وعن أبي وائل عن عبد الله رضي الله عنه قال: صليت مع النبي صلى الله عليه وسلم ليلة فلم يزل قائما حتى هممت بأمر سوء. قلنا: وما هممت؟ قال: هممت أن أقعد وأذر النبي صلى الله عليه وسلم. وفي الصحيحين عن عبد الله بن عمرو رضي الله عنهما قال: قال لي رسول الله صلى الله عليه وسلم: اقرأ القرآن في كل شهر. قال: قلت: إني أجد قوة. قال: فاقرأه في 20 ليلة. قال: قلت: إني أجد قوة. قال: اقرأه في 7 ولا تزد على ذلك. با تەماشا بکە سەحابەی کیرام کوبنە دەڵێ کە پێشتر باسی حەدیثەکەی حوزەیفەمان کردیە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لێک ڕکعاتی سوورەتی بەقەڕەی خوێندیە سوورەتی نیسائی خوێندیە ئالی عیمرانیشی خوێندیە لا حەدیثەکەی کە ئەبی وائیلی کوڕی عەبدوڵڵا دەفەرمێ لەگەڵ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام شەوێکی نوێژم کرد پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام هەر بە پێوە ڕاوەستا هەر قورئانی خوێن هەتا شتێکی خراپ بە مێشکم داهات ئەوانەی کە لێوێ بوون فەرمیان چت بە مێشک داهات چت بە بیر داهات یعنی خەریک بوو بیکەی فەرمووی هممت أن أقعد وأذر النبي صلى الله عليه وسلم وا بە بیرم داهات کە ئەمن دابنیشم و وازە پێغەمبەری بینم عەلەیهی سەڵات وسەلام کە ڕاوەستە یعنی طبعا ئەوەی پێشتێکی زۆر گەورە بووە بالفعل لەگەڵ پێغەمبەری عەلەیهی سەڵات وسەلام شەو نوێژی کردیە فەرز نەبووە کە پێغەمبەر عەلەیهی سەڵات چکە ئەو زیاتر لە شەو نوێژەکان پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام درێژی کردیتەوە نەک لە نوێژە فەرزەکان لە شەو نوێژەکان زیاتر درێژی کردەوە زۆری خوێندیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام هەتا خەریک بووە بێتاقەت بووە یعنی هاتیتە فکری کە دابنێشیتن ئەوەندەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لە قورئانی خوێندە لە ناو نوێژ هەتا عەبدوڵڵای کوڕ عەمر دەفەرمێ پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بەمنی فەرمووی لە هەموو مانگەک جز ئەوە لە هەموو مانگە ختمەکی قورئانی بکە فەرمووی عەبدوڵڵاش دیارە ئەوە بووە گەنج بووە بەهێز بووە فەرمێ پێغەمبەری خوا
ئەمن هێز و تواناکم هەیە عەزم لێ زۆرتر بخینم فەرمی دەکەواتە مادەم 20 شەو لە 20 شەوان ختمی قورئانی بکە فەرمووی ئەی پێغەمبەری خوا 8 قووەتم هەیە توانم هەیە دەی فەرمووی مادەم لە 7 ڕۆژان ختمی قورئانی بکە ولا تزد على ذلك بەس لەوەی زیاتر نەکەی اینجا والله أعلم دەفەرمن عەبدوڵڵا کاتێکە بە تەمەندا دەچی دەفەرمی خۆزگایە ڕوخسەتەکەی پێغەمبەرم وەرگرت بە عەلەیهی سەڵات وەسەلام کە هەموومان جێ ختمەک بکەم چونکە ئینسان کە بە تەمەندا دێت تۆزە بێتاقەتتر دەبیتن لێ یعنی تەمەشا حرص الصحابة پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام فەرموویەتی مانجێ جارێک ئەو فەرموویەتی نا ئەم قووەتم زیاتر ئای پێغەمبەری خوا دەمەوێت زۆرتر بخینم فەرمووی 7 ڕۆژان نابی لە 7 ڕۆژان کەمتر مەکە یعنی ختمة قرآن كردبي بل. ولما كان الصحابة رضي الله عنهم أحرص الناس على القرآن كانوا يتحسرون لفواته فجعل لهم النبي صلى الله عليه وسلم فرصة يعوضون بها ما فاتهم من القرآن. روى مسلم في صحيحه عن حديث عمر بن الخطاب رضي الله عنه قال قال رسول الله صلى الله عليه وسلم من نام عن حزبه أو عن شيء منه فقرأه فيما بين صلاة الفجر وصلاة الظهر كتب له كأنما قرأه من الليل فيا رب ألحقنا بركبهم واعف عن تقصيرنا وزللنا. بل للصحابة الكرام يعني أوندە حريص بوون لەسەر قورئان خوێندنێ يعني ئەگەر بەشە قورئانەکەی خۆیان نەخوێند باێ وەکو بڵێ حەسرەتێک و ناخۆشیێک لە ناو دڵیاندا هەبووە پێیان ناخۆش بووە لەبەر هەندێک پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە بۆ ئەو کەسانەی کە پێڕانەگەشتینە بەشە قورئانەکەیان بخوێنن بزانە چی فەرمووە لە حەدیثەکەی کە لە صحیح مسلم داهاتووە عومەری کوڕ خەتاب ڕەضا و ڕەحمەتی خوای لێبی دەفەرمێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمی هەر کەسێک لە بەشە قورئانەکەی خۆی نووست عن حزبه ئەو شەیئن من یان مەسەلەن هەندێک خوێند و هەندێک خەوی لێکەت و پێی نەکرا با لە بەینی نوێژی سبێنی و نێڕوانێ بخوێنتەوە یعنی ئەوانە بەشێکی تایبەتیان هەبووە لە شەو دەیان خوێند ئەگەر کەسێک پێڕان نەگەیشت مەسەلەن خەوی لێکەت حاڵەتێکی بەسەردا هات نەیتوانی تەواو بکە با خەمی لێ نەخوا لە بەینی نوێژی سبێنێ هەتا نێڕوانێ لەو بەینێ بە تۆرەی بکاتەوە بیخوێنتەوە ئەو بەشەی وەبی لە دەستی نەچی یعنی کابرا ئەگەر بنووس باە خەمی لێ دەخوارد کە ئەو بەشە قورئانەی لە دەستووە سبحان الله خوای پەروەردگار بمانگەێنی بەوان و بمان بوری لەو کەم و کورتیا و کە تێماندا هەیە بەڵێ. عن أوس بن حذيفة رضي الله عنه قال سألت أصحاب رسول الله صلى الله عليه وسلم كيف تحزبون القرآن؟ قالوا 3 و5 و7 و9 و11 و13 وحزب المفصل وحده وفي سنده ضعف لضعف ابن يعلى الطائفي والمقصود ب3 أي أول 3 سور في أول يوم ثم ال5 التي تليها في اليوم الثاني وهكذا حتى يختم القرآن بأسبوع. هكذا كان الرعيل الأول مع أعظم الذكر وهو القرآن وحذا حذوهم من تبعهم من السلف لأنهم تربوا على نهج مدرستهم فقلما تقرأ في ترجمة أحدهم إلا وتجد أنه كان يختم في كذا وكذا ومعظم هديهم التسبيع أي يختمون كل أسبوع. وعن حماد بن زيد عن عطاء بن السائب أن أبا عبد الرحمن قال أخذنا القرآن عن قوم أخبرونا أنهم كانوا إذا تعلموا 10 آيات لم يجاوزوهن إلى ال10 الأخرى حتى يعلموا ما فيهن فكنا نتعلم القرآن والعمل به وسيرث القرآن بعدنا قوم يشربونه شرب الماء لا يجاوز تراقيهم. بلى إذا سبحان الله تمشي أوي بك أو سكرو حذيفة دفرمي برسارم لا أصحاب هاولاني بيغمبري خواكر عليه الصلاة والسلام أنقول تون قرآن حزب دكن ودابج دكن ودخوينن تون قرآن دخوينن تمشى يعني خوينتني قرآن الصحابة دفرمي 3 يعني 6 سورة كم طبعا كذا الله 6 سورة كم بقرش لقر آل عمران عسيب كرديا عفوا أو فاتحة لقر بقرة عسيب كرديا فاتحة لقر بقرة عسيب كرديا ياك دعاء آل عمران دعاء نساء حتى نساء دي أول 6 سورة كم دعاء 5 كدلي 5 لما إيديها تبرأي كتوبة دكا 5 سورة يعني ها روجيا كم يان كدسيان بختم قرآني كرديا لفاتحة راهتا نساء خنديت يعني نساء جيشتينا ما إيدي راوستاينا لبروجي دوام لما إيدي هتا سورة توبة خنديت يعني سورة توبة يعني خلاص كرديا راوستاينا لبروجي سيام 7 ليونسي حتى نحلي حفظ سورة خوينديتيان لنحل توابنا راوستانا
لبو روجي تشوارم 9 سورة لإسراء هتا فرقاني خوينديتيان لبو روجي بينزام 11 يازده سورة خينديا لا سورة الشعراء حتى سورة ياسين يا خويندوا يعني سورة ياسين مشان كامل كرديا لبو روجي ششم 13 16 لصافاتي دستيان بيكرديا حتى حجوراتي لبو روجي حفتم كذا حفتيك دلي حزب مفصل وحده يعني اوي كذا مينيتو لقاف دستيان بيكرديا تاخيري يعني شوازي خين دنيان او ها بش يعني كرديا خوين ديتيا اگر تي دلي ضعف لسنه دكشي داهيه بلام دلي تمشى توزيع كردين الصحابه كوبوا ما بس الى 3 دلي سي سورتك يكم للروج خنديتيا وكو تازه كباس ما كرديا تا وكل حفتك قرآن يا ختم كرديا او كارواني يكم مكان بو ك لقر ذكري خواي پروردگار چون بونا لقل قرآن چون بونا سلف حتى لسر وي پرورده بونا لسر او منهجا لسر او مدرسي پرورده بونا كم وايا دبينيوا سبارت بجيان يكك لوانا إلا أو باز دكاتن كختم قرآني أوندا كرديا أما شا أوندا قرآني ختم كرديا يانش ختمي همو حفتي ختمي دا كرديان همو مانجي ختمة چي دا كرد يعني لجيانيان أوي تيدا هبوا قورترين ريقاشان معظم هديم تيا التسبيع تسبيع بوا تسبيع يعني يعني همو هفتيك ختمة چان كرديا همو هفتيك ختمة چان كرديا لبرهندي حماد دفرمي سبا لا عطائيوا كده فرمي أبو عبد الرحمن فرمي إما قرآن من لا خلقانك ورقرد لقومانك ورقرد أوانا دآيات فير دبون ندتون لبو دآياتي دواتر حتى وكو فيري دبون وكاريان بيدا كرت دفرمي إيماش فيري قرآن بون وكارمان بيكرت بلام لباشا ما خلقانك دي قرآن دخوينيته وكو ويكتون آويك بخواتوا ولا يجاوز تراقيهم بلام لا قرجان وناس تخواروا يعني لا قرآن خينوا باش انه زيركنا هروادك قرآن دخينتو هروادك ختمة شدكا بس او ختمة هيت اسفادي لنا كاتن يعني اخلاقي بينا قوري كردوي بينا قوري هالسكوتي بينا قوريتن فرمي خلقانك لباشا مدين او هان ليدي ناس تناودلي يعني لو يجد بيني زارويا عافس قرآن يعني سبحان الله دبيني لقر كسة كدجي خوايا يعني برنامج كدجي خوايا كتعافس قرآن لقريتي سبحان الله زورت بي عندك باش هو عافس قرآن هو يعني دبيني أخلاقه شي زور عندك هي يعني كاتك لبيغمبر إخوة عليه الصلاة والسلام لباري أخلاقي لي دا برسل خاتو عايشة سدا فرمي كان خلقه القرآن همو أخلاقي بيغمبر إخوة عليه الصلاة والسلام قرآن بو كان قرآنا يمشي بين الناس وجه أوي وابي قرآنك بالله ما خلشي بالرواتن أجا خواهي قورت سدا فرمي لباري أخلاقي بيغمبر عليه الصلاة والسلام وإنك لعلى خلق عظيم ووك قسم بي إنك جبو التأكيد لا مكا يعني تمشادك بينشج تأكيدي دانا ولو أوي لو آتي بدلني أي ومحمد عليه الصلاة والسلام أتو لس أخلاقك شي زور برزي أخلاقك شي تبوا بس قرآن بو زي كرديا بس قرآن بو كتيدا بينك أبرا حافظ قرآن سبحان الله يعني أو أخلاق لقر قرآنك يتيقناكاتو أقر كابرا أو خويندني كبي خويند باي وكو الصحابة خوينديتيان وتيبقيش با نوعك دا قورا دبو يعني تمشان ذكر أخلاقك شي ورد نوعك أخلاقك دا قورا لبرهند لزانان هاتي لهندك لزانان كده فرمون أو مثلا فلانة كسش قرآني ختم كرد حفظي كرد لباري كرد فرمي ونسخيش كشمان زياد كرد لقرآن يعني وكو وابي نسخة شي زياد كرد يداينا خو بخوي أجروبا داشتي قلق زورا بلام أو أجروبا داشت زورا براسي يعني بوي كامل دبي وطواو دبي أو كسا وكو صحابي كرام كرديتان وكو تابعي كرديتان
يعني ئەوە تێکەڵی ناو ناخی بیناخ دەزانی دەڵێ وەکوچە دەڵێ پێویستە ئەو علما پێویستە ئەو با بڵێن بە تایبەتی ئەو قورئانە ئەو ئینسانە وەکو شەربەتەکی لێ بکە کاتێک کە دەیخواتەوە ئەو ئاوە ئەو شەربەتەی دەیخواتەوە غێر کە دەستەوە ناو مەعیدەی و پاشان تەوزیع دەبی بە هەموو جەستەی دەبی ئەوها سبحان الله یعنی کە لێرە ڕادەڕواتە خوارێ تەوزیع بی تەوزیع یعنی بستەوە نا هەموو جەستەوە هەموو جەستە پێویستی بەو ئەوەیە هەبیتن جا گەر ئەوها بکەین بەڕاستی یعنی جیل القورآنی فرید وەکو سید قوتب دەفەرمێتن يعني جيلش قرآني فريد دروس دەبیتن ئەگەر وها بکرێتن ئینسان ئەوها تێبگە لە قورئان لەبەرهەندێ لە زۆرێک لەو کەسانەی کە خاوەن علم بووینە مستەوای علمیان زۆر باش بووە دوای لە سەرمەرگ زۆربەی زۆریان گوتیتیان خۆزگایە ئەو تەمەنا لە قورئان بەسەرمان ببە هەتا لەوانە ئەوە ئیبن تەیمیە ژێی وارد دەکرێتن کە خۆزگای ژیانم لەوەی هەتا لە ئەی خۆمان ئەو مامۆستا ئەو ماوانەکە وەفاتی کرد باشی ئەوەی دکتۆر لوقمانی مامۆستا بەهادین خوا عەفوی بکە یعنی ئەو زۆربەی وەختەکەی لەگەر نەحو و سەرف و ئەو بابەتانە بۆ ئاخرانی تەمەنی ینی ئەوەی کە لێی باز دەکرێتن دەیگۆ خۆزگای یعنی زیاتر لە خزمەت قورئان و تەفسیر و ئەو بابەتانە بی سبحان الله زۆر تەئسیری هەیە ئەو شتانە ئەو علومانە هەمووی دەخیندرێ لە بۆ ئەوەیە کە لە خزمەت قورئان بی لە خزمەت مامۆستایەکی بووین دەفەرمە ئەو کتابانەی ئەتوو دەرێ ئەوانە هەمووی لە قورئانێ هەیە ئەتوەرە لە خزمەت قورئانێ بەچکە ئەوانە هەم لە خزمەت قورئانێنە ئەو شتیان لێ دەرهینە يعني بالفعل هەموو علومەکان لە خزمەت ئێستا فقه هەر لە قورئانێ يعني استنباط دەکرێتن و رسول الله عليه الصلاة والسلام إيشي تبوا لتبين للناس ما نزل إليك أو قرآن كذاب زي أتو هتا لبو خلشي رون بكيو يعني إيشي بيغمبري عليه الصلاة والسلام فقط لقل قرآن بوا فقط رون كردنوي قرآن بوا بيغمبري خو عليه الصلاة والسلام يعني هو همو مهميتي بيغمبري خو عليه الصلاة والسلام رون كردنوي قرآن بوا كواتا يعني زۆر گەورەیە ژیان لەگەڵ قورئاندا ئینجا باسی ئەوەی دەکە کە ئینسان ئەگەر ذکر بکاتن ئەوە دەبیتە هۆی ئەوەی کە دڵی زیندوو ببیتەوە چونکە بەڕاستی ذکرکردنی خوای پەروەردگار بەمانە زیندوو بوونی ئەو کەسە و ژیانی ئەو کەسەیە بەڵێ الذكر فيه حياة القلوب كثيرا منا لا سيما في هذه الأزمان وكثرة الانشغال يشكو صدى قلبه وغفلته وحياة القلب تكون بالذكر ففي صحيح البخاري من حديث أبي موسى رضي الله عنه قال النبي صلى الله عليه وسلم مثل الذي يذكر ربه والذي لا يذكر ربه مثل الحي والميت وفي لفظ مسلم مثل البيت الذي يذكر الله فيه والبيت الذي لا يذكر الله فيه مثل الحي والميت بەڵێ بەتایبەتی لە سەردەمانی ئێستا کە باسی ئەوەی دەکەین ذکر ژیانە لە بۆ دڵەکان ژیانەوەی لە بۆ دڵەکان کە ئێستا خەڵکانێک مەشغوڵیەتی زۆری ڕوتێ کردووە دڵی بێئاگایە چونکە بەڕاستی ژیانی دڵ ئەوەیە کە بە ذکری خوایەوە پابەند بیتن وەکو لە صحیح بوخاری داهاتوو ئەبوو موسای ئەشعەری دەفەرمێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی نمونەی ئەو کەسەی کە یادی خوای پەروەردگار دەکە و ئەو کەسەی کە یادی خوای گەورە ناکە وەکو نمونەی زیندوو مردووە سبحان الله يعني ئەو کەسەی کە ذکر دەکا وەکو ئەوی وایە زیندی بی ئەو کەسەی کە ذکری خوای گەورە ناکە وەکو وایە مردی بی يعني زۆریان فەرقە کابرای مردی هیچی پێ ناکرێتن کابرای زیندی هەموو شتەکانی يعني دەتوانی بیهێنی يعني ئەو سبحان الله ئەو لێکدانەوەیە ئەگەر بەس لەسەر ئەو حەدیسەی ڕابوەستی و لێکدانەوەی لە بۆ بکەی بەڕاستی کاتێکی زۆری دەوێتن وا دەفەرمێ لە ڕواتەکەیت کە دەفەرمێ نمونەی ئەو ماڵی کە ذکری خوای گەورەی تێدا دەکرێت ئەو ماڵی کە ذکری خوای گەورەی تێدا ناکرێت وەکو زیندوو مردووە یعنی ئەو ماڵێکی زیندووە ئەوەشیان ماڵێکی مردووە کە ذکر و یادی خوای گەورەی تێدا ناکرێتن حتا یعنی بەڕاستی پاراستنی لە شەیاطین و جنیش لە چاوەزاریش ذکرکردن زۆر کاریگەری هەیە حتا یەک لەوانە یەک لە
ساحرەکانە یعنی دەیەوێ سحر لە کەسێک بکاتن طبعاً زۆر سحر و ئەوانەی کردێ دیارە زۆر بە قووەت بووە کەچی چەندی دەکا ئەو کابرا زکری پێ لەو کابرایی ناکە ئەوە یعنی سحری پێ لەو کابرایی ناکرێ زۆر محاولات دەکا پێی ناکرێ یعنی شیاطینەکان ناتوانن چەندی دەچن و محاولەی دەکەن دێنەوە ناتوانن دوایە دەڵێ دەبێ ئەو کابرای ببینم بزانم چییە دیارە ئەو لە خۆی سحری بە پارە دەکاتن و خەڵکێک کەسێک تەکلیفی لێ کردێ کە سحر لەوی بکە کە دەستەکن کابرای دەبینتەوە یعنی باسەکەی لۆ باز دەکە کە ئەم ساحرم و دەمەوێت سحرت لێ بکەم و لەبەر چە تو سحرت لێ ناکرێتن چەندی ئەو شیاطینەکان دەنێرم پێیان ناکرێ ئەویش باسی ئەوەی دەکە کە ئەمن قورئانی زۆر دەخوێنم و والله ئەعلەم سەهم نەکردبی باسی ئەوەش دەکاتن کە هەموو بەیانیان لا إله إلا الله وحده لا شريك له له الملك وله الحمد وهو على كل شيء قدير 100 جار دەخوێنم کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ ئەوە دەبتە قەلغان و ئینسانەکەی دەپارێزی ئەو جێ کابرای ساحر تێدەگە کە ئەو زکرانەیە یعنی بوویتە قەڵایەک و قەلغانێک لێ دەڵێ حسن المسلم قەلغانی مسلمان ئەوەی کە حسن المسلم قەلغانەکە و دەیپارێزی و ئەو مسلمانە لێ ناگەڕێ شیاطینەکان کاریگەری لێ بکەن دوێ قسەی جوان هەیە دەڵێ ئەگەر کابرا دوژمندار بی طبعاً ئەو هابی دوژمنەکەی دەیکوژی بەس ئەگەر چووە ناو قەڵایەک و دەرگاکانی پێدا و قەڵایەک پارێزرا بوو ئەو کابرا دوژمن ناتوانانی نێزیچ بکەوی پارێزراو دەبی سوبحان الله دەڵێ ئەتوو ئەگەر ئەو ها بەبێ زکر بی شەیتان زیانت پێدەگەنی بەس کە توێ ناو قەڵای زکرەوە ئەوە ڕێک دەپارێزرەی شەیتان ناتوانی تخونت بکەویتن لە کاتی ذکر کردن بەڵ. قال ابن القيم رحمه الله في كتابه مدارج السالكين في فصل منزلة الذكر ومن منازل إياك نعبد وإياك نستعين منزلة الذكر وهي منزلة القوم الكبرى التي منها يتزودون وفيها يتجرون وإليها دائما يترددون والذكر منشور الولاية الذي من أعطيه اتصل ومن منعه عزل وهو قوت قلوب القوم الذي متى فارقها صارت الأجساد لها قبورا وعمارة ديارهم التي إذا تعطلت عنه صارت بورا وهو جلاء القلوب وصقالها ودواؤها إذا غشيها اعتلالها وكلما زاد الذاكر في ذكره استغراقا ازداد المذكور محبة إلى لقائه واشتياقا وهو باب الله الأعظم المفتوح بينه وبين عبده ما لم يغلقه العبد بغفلته. وذكر ابن القيم رحمه الله في كتابه الوابل الصيب أكثر من 100 فائدة للذكر يحسن الرجوع إليها ففيها ما يستنهض الهمم للمحافظة على هذه العبادة العظيمة وعرض فيها نماذج من الذاكرين لا سيما شيخه شيخ الإسلام رحمه الله. بله اینجا دەفەرمی ئیبن قەییم ڕەزا و ڕەحمەت خوای لێ بی لە کتابی مەدارج السالکین لە فەصلی منزلة الذکر کە پێم وابێ ئێستا کرایتەوە کوردیش ئەو کتابە دەفەرمی لەوێن دەر لە منزیلەی لە باسی ئیاکە نەعبود و ئیاکە نەستەعین لە منزیلەی ذکر کە باسی ئەوەی دەکە ئیاکە نەعبود و خوای یعنی ئەمە هەر ئەتوی دەپەرستێن و ئیاکە نەستەعین هەر داواکە داوا لە تۆ دەکەین کە دەفەرمی ئەوە منزیلەیەکی بابلن هي منزلة القوم الكبرى منزلي قوم گەورەکانە ئەو کەسانەی کە يعني خواردن و ڕۆحیان ئەوە بووە تیجارەتیان ئەوە بووە کە خەریکی زکرکردن و خەریکی دائما خەریکی ئەوە بوونە زکرەکان بڵێنەوە و بڵای بکەنەوە زکرەکان يعني سبحان الله لەگەر ئەو کەسانەی کە عەزلیان کردووە ئەوانەی کە با بڵێن خەریکی ئەو زکر و یادی خوای گەورە نەبوونە هەتا ئەو زکرکردنیان وەکو خواردنی دڵ بووە خواردنی دڵ قوتەک بووە لە بۆ دڵیان هەر کاتێکە لەو زکرە دوور کەوتبانەوە جەستەیان وەکو قەبرێک دەبینی کە دڵی تێدا نێژرابیتن یعنی ئەو کاتەی دڵیان پێوا بووە کە زندووە ئەو کاتە بووە کە لەگەر زکر بن هەر کاتەکە لێ دوورکەوت بنەوە وەکو ئەوەی وابی کە جەستەیان ببیتە شوێنێک و شوێنێکی خاپوور و کە دڵی تێدا نێژرابیتن بەڵێ ئیجا دەفەرمێ باسی وەش دەکا کە لە وابل الصيب دەفەرمێ 1000 یان عەفو 100 فائدەی زکری باس کردیە
وا چاکە کە ئینسان بگەڕێتەوە لە بۆی لە بۆ پارێزگاریکردن و ئەو کەسێک کە خەمی پارێزگاریکردنی زیکرەکانی تو پارێزگاریکردن لەو عیبادەتە گەورەیە کە یاد و زیکری خوای پەروەردیگارە دەفەرمێ کۆمەڵێک نمونەی زۆریشی هینایەتەوە بە تایبەتی نمونەی شێخەکەی خۆی مامۆستایەکەی چونکە ئیبن قەییم ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەوە تەڵەبەی ئیبن تەیمیە بووە ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردیگار لە تەواوی زانایان بیتن لەبەرەوەی زیاتر نمونەکانی شێخەکەی خۆی دەینتەوە. بەڵ حث الله سبحانه على ذكره في مواضع عديدة، منها أولا حث الله سبحانه عباده لأن يكثروا من الذكر، فقال تعالى: يا أيها الذين آمنوا اذكروا الله ذكرا كثيرا وسبحوه بكرة وأصيلا. ثانيا وعد الله تعالى الذاكرين والذاكرات بالمغفرة وعظيم الأجر والثواب، فقال الله تعالى: والذاكرين الله كثيرا والذاكرات أعد الله لهم مغفرة وأجرا عظيما. ثالثا وحذرنا الله سبحانه من صفات المنافقين التي منها قلة ذكر الله تعالى والله المستعان، فقال تعالى: إن المنافقين يخادعون الله وهو خادعهم وإذا قاموا إلى الصلاة قاموا كسالى يراءون الناس ولا يذكرون الله إلا قليلا. بەڵێ هەندانی خوای پەروەردیگار لە بۆ ئێمە لەسەر زیکرکردن لە کۆمەڵێک شوێنەکان باز دەکرێتن. یەکەمیان خوای گەورە هانی بەندەکانی دەدا بۆ زۆر زیکرکردن، وەکو ئەوەی لە سوورەتی ئەحزاب ئاەتی 41 و 42 و دووەم خاڵیان پەروەردیگار وعدی داوە و بەڵێنی داوە بەو پیا و ئافرەتانەی کە خەریکی زیکرکردنن بەوەی کە لێخۆشبوون و پاداشتێک و ئەجرێکی زۆر گەورەیان بۆ دابنێتن، وەکۆی کە خوای پەروەردگار لە سوورەتی ئەحزاب ئاەتی 35 دەفەرمێ و هەروەها خوای پەروەردگار ئاگادارمان دەکاتەوە لەوەی کە ئینسان ئەگەر زیکر کەم بکاتن ئەوە یەکێکە لە صیفەتی منافقان کە خوای پەروەردگار ئاگادارمان دەکاتەوە ئینسان خۆلەوە بە دوور بگریتن. منافق ئەو صیفەتی هەیە کەم زیکری خوای پەروەردگار دەکا ولا يذكرون الله إلا قليلا لە سوورەتی نیسا آتي 142. بلى. رابعا وحذرنا الله سبحانه من الانشغال بالأموال والأولاد عن ذكره جل وعلا، فقال تعالى: يا أيها الذين آمنوا لا تلهكم أموالكم ولا أولادكم عن ذكر الله ومن يفعل ذلك فأولئك هم الخاسرون. وتأمل معي هذا الفضل العظيم والشرف الرفيع. قال الله تعالى: فاذكروني أذكركم. قال في الحديث القدسي: أنا عند ظن عبدي بي وأنا معه إذا ذكرني، فإذا ذكرني في نفسه ذكرته في نفسي، وإذا ذكرني في ملأ ذكرته في ملأ خير منه. سادسا وامتدح الله تعالى أولو العقول من المؤمنين بأنهم يذكرونه على كل حال، فقال تعالى: إن في خلق السماوات والأرض واختلاف الليل والنهار لآيات لأولي الألباب الذين يذكرون الله قياما وقعودا وعلى جنوبهم ويتفكرون في خلق السماوات والأرض ربنا ما خلقت هذا باطلا سبحانك فقنا عذاب النار. وفي سنته صلى الله عليه وسلم الذي كان خلقه القرآن ما يفسر لنا من فعله هذه الآية، فكان الذكر ملازما له على كل أوقاته وكل أحواله. تقول عائشة رضي الله عنها كما في صحيح مسلم: كان النبي صلى الله عليه وسلم يذكر الله على كل أحيانه. ولك أن تتصور أخي المسلم كل أحيانه وكيف هي كل أو بعض أحياننا، ولا أقول بمماثلتها ولكن بمقاربتها لأحيان النبي صلى الله عليه وسلم. اینجا یەکەشکە لەو شوێنانە خوای پەروەردگار ئاگادارمان دەکاتەوە لەوەی ئینسان کە مەشغوڵ بی سەرقاڵ بی بە ماڵ و منداڵ و سامانی، وەکو خوای پەروەردگار کە لە سوورەتی منافقون ئاەتی 9 کە باز دەکا ئەوە یەکێکە لە نیشانەکانی منافقان و ڕابمێنێ لەگەڵە من کە ئەو پاداشتە گەورەیە کە لە زیکرکردندا هەیە، ئەو شەڕەفە بەرزەی کە لە زیکرکردندا هەیە کە خوای پەروەردگار دەفەرمێ: فەذکورونی ئەذکورکم، ئەنگۆ یادی من بکەن ئەمنیش یادتان دەکەم. یعنی سوبحان الله زۆر گەورەیە، یعنی ئەتوو لەو دنیایەی یعنی هەر نوقتەچی تەواوێژ نینە، هەر کەسێک لەمە نوقتەک نییە. ئەو جا یعنی خوای پەروەردگار دەفەرمێ ئەگەر ئەنگۆ یادی من بکەن ئەمن یادتان دەکەم. سوبحان الله، یعنی خوای گەورە بە گەورەی خۆی باست بکاتن زۆر زۆر گەورەیە، شەرەفە. یعنی ئێستا تەشبیه نەبی ولله المەثل الأعلى. یعنی کابرا دەبینی ئەگەر برین کاکە وڵای ئەو فلانە مەسئول باسی کردی، فلانە سەرۆک باسی کە هەر زۆر کەیفی پێدێ. ئەو ڕۆیەکە یەک لە مامۆستاکان گوتی ها ڕسمەش پێ بشاندەم، کابرایەک بوو ڕسمەچی لەگە مەسئولێکی گرتبوو، مەسئولەکە لە ناو سیارەی بوو
کابراجا ڕسمێکی گرتبوو لەگە مەسوولەکە دەیگو باش ئەو درخۆشی چییە لە ناو سیارەی دانیشتێ نەدەیناسی نەدەزانین چی هەر ئەوە ڕسمێکی لەگە گرتیە و زۆر دلشی پێخۆش بوو بڵاوی کردبووە یعنی زۆر کەیفی پێدەهات ئێخۆ ئەدی ئەگەر کابرا بزانی فلانە کەس دەیناسیتن و باسی دەکاتن و ناوی دەینیتن و هەر لە خۆشیاندا فڕیوەنیا تەمەشا سبحان الله یعنی کابرا یەکجار دۆقە لەگە مەسوولە چ کردبوو هاتبوو هەر باسی دەکردەوە یعنی بەخۆشە دەیگۆ دەستی هەن نەرم بوو دەگوت تۆ خۆم لەگە نازام چ بووە باسی مەتعی ئەو بابەتەی دەکردەوە یعنی پێی زۆر خۆش بوو هەر لە مەجلیسەکان لە شتەکان باسی دەکردەوە ولله المثل الأعلى ئەتۆ ئەگەر خوای پەروەردیگار باست بکاتن الله جل جلاله خالقی هەموو شتێک باست بکا یعنی ئەو زۆر زۆر گەورەی و فەزلە لە بۆت و اینجا لە حەدیثە قودسیەکەش دەفەرمێ من لە شوێنی گومانی بەندەکەمم ئەمن لەگەڵی ما ئەگەر باسم بکە ئەنە معه ئیذا ذەکەرەنی باشە ئەگەر زکری من بکاتن باشە ئەگەر زکری منی کرد لە نەفسی خۆی ئەم لە نەفسی خۆم باسی دەکەم ئەگەر زکری منی کرد لە ناو کۆمەڵە خەڵکانێک فی مەلئین لە ناو کۆمەڵە خەڵکانێک ئەمنیش لە ناو کۆمەڵە خەڵکانێکی باشتر باسی دەکە یعنی ئەتو مەسەلەن لەکن چەند برادەر و چەند نەفەرەکی زکر و یادی خوای گەورە دەکەی بەڵام خوای پەروەردگار لە ناو مەلایکەتان باسی تو دەکات سبحان الله یعنی زۆر زۆر گەورەیە زکر و یادی خوای پەروەردگار بەڵام ئەمە زکر و یادی خوای پەروەردگار وەکو پێشترش باسمان کردیا بەلا ڕێدا نەبین مجموعەک دابنیشن و سەر بلەقێن و یعنی شوێنێکی دیاریکراویان هەبێتن و وەڵا ئەوە پەڕۆکەچ کەسک دابنێ و هەندێک لە خۆ دەدەن و هەندێک یعنی عەڵقە بسوورێت و تەسبیح ئەوە ناوە بەڕاستی مهم یعنی ئەو کابرانە خەریکی یاد و زکری خوای پەروەردگار بن بەو شێوازەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام فێری کردووینە نەک چکە بەڕاستی هەندێک شێوازەیە مەسەڵەن ئەو هەڵپەڕین و ئەو لە خۆدا ئۆکەینێ زکری خوای پەروەردگارە کە چکە ئەوانە بەڕاستی بەوانە دەرێن مەجلیسی زکر بەو ئەوشتانە دەرێن حەڵقەی زکر و مەجلیس نا ئینسان حەڵقەی زکر ئەوەیە کە ئینسان دابنیشیتن و لەگەر هەر ئەستەغفروڵڵایەکی یەکسەر ئەو کەسە بەخۆ بێتەوە لەگەر هەر سوبحانەڵایەکی پاک و بێگەردی لە بۆ خوای پەروەردگار دابنێ ئەوە تەواوە اینجا شەشەم خاڵ دەفەرمێ خوای پەروەردگار مەدحی خاوەن عەقڵەکان دەکات لە ئیمانداران ئەوانەی زکری خوای گەورە دەکەن لە هەموو کاتەچی ئولی الئەلباب خاوەن عەقڵ و ژیکەڵەکان زیرەکەکان ئەوانەی زکری خوای گەورە دەکەن بە دانیشتنەوە بە پێوە یعنی بە پاڵدانەوە بە هەموو کاتێک خەریکی زکری خوای پەروەردگارن کە بەڕاستی ئەجر پاداشتێکی زۆر گەورەیان هەیە خوای گەورە مەدحیان دەکات هەتا لە سونەتی پێغەمبەری خوش عەلەیهی سەڵات وەسەلام لە ڕێبازی ئەویش کە ئەخلاقی قورئان بووە باشە بەکردەوە يعني ئەو ئاەتەی لە بۆ تەفسیر کردینە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بە ئەخلاق و بە ڕۆژتی خۆی لە بۆی تەفسیرکردنە کە هەموو کات و هەموو ساتێک پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام پەیوەست بۆ بە زکرکردن وەکو خاتو عایشە دەفەرمێ کە حەدیثەکە لە صحیح موسلیم داهاتووە دەفەرمێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام زکری خوای پەروەردگاری دەکرد عەلا کولی ئەحیانه لە هەموو بارودۆخەکانی تەسەوڕ بکە برای موسڵمان لە هەموو بارودۆخەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەدی ئەمنوت ئەتوو هەموو بارودۆخەکانمان یان هەندێک لە بارودۆخەکانمان چۆنە یعنی باشە ئەمن ناڵێم وەکو یەک بوون بەڵام دەڵێم لێک نێزیک بوونەوە لە ژیانی پێغەمبەری عەلەیهی سەڵات وەسەلام چکە من ناتوانین وەکو پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئەوها يعني ئەو دەرەجەی کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام گەیشتی تێ ئەتوش بگەی ئەو دەرەجەیە بەڵام بە ڕاستی هەر لێک نێزیک بوونەوە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام جاروەیە لێک مەجلیسی وەکو باز دەکرێت سەد ئەستەغفروڵڵای کردی یەک مەجلیس کە ئایا بارودۆخی ئێمە چۆن بووە بەڵێ. فهل نحن في بعض أوقاتنا من الذاكرين؟ والأعجب من ذلك أن الإمام مسلم روى لنا في صحيحه كيف يكون ذكره صلى الله عليه وسلم حتى في حال انشغاله. فعن الأغر المزني رضي الله عنه أن رسول الله صلى الله عليه وسلم قال: إنه ليغان على قلبي وإني لأستغفر الله في اليوم 100 مرة. قال النووي رحمه الله: والمراد هنا ما يتغشى القلب. قال القاضي: قيل المراد الفترات والغفلات عن الذكر الذي كان شأنه الدوام عليه، فإذا فتر عنه أو غفل عد ذلك ذنبا واستغفر منه.
قال وقيل هو همه بسبب أمته وما اطلع عليه من أحوالها بعده فيستغفر لهم، وقيل سببه اشتغاله بالنظر في مصالح أمته وأمورهم ومحاربة العدو ومداراته وتأليف المؤلفة ونحو ذلك، فيشتغل بذلك من عظيم مقامه فيراه ذنبا بالنسبة إلى عظيم منزلته. وقد قال المحاشي خوف الأنبياء والملائكة خوف إعظام وإن كانوا آمنين عذاب الله تعالى. بەڵ ئێمە لە هەندێک لە کاتەکانمان لەو کەسانە هەژمار دەکرین کە زکری خوای پەروەردگار دەکەین. سیر لەوەیە لە صحیحی مسلیم حەدیثە ئیمامی مسلم لە بۆمان ڕیوایەت دەکاتن کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام چۆن لە کاتی مەشغوڵیەتیشی هەر خەرێکی زکرکردن بۆ زکری کردووە. ئەغەری موزەنی دەفەرمێتن پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی ئەوەی کە بەسەرە مندا دێ بەسەر دڵم جار وا هەیە کە لە بێ ئاگایی لە زکری خوای پەروەردگار، یعنی مەسەلەن ساتێک لە ساتەکان زکرێکی نەکردیە، ساتێک لە ساتەکان خۆ پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بە بەردەوام لەناو زکر و یادی خوای پەروەردگار بووە. ئەگەر ساتێک لە ساتەکان دەفەرمی وئینی لەئەستەغفر الله فی اليوم 100 مرة، ئەمن ڕۆژانە 100 جار ئەستەغفر الله دەکەم و دەگەڕم و لای خوای پەروەردگار. ئیمامی نەوەوی دەفەرمێ مەبەستی ئەوەی کە یەتەغەشە القەلب ما یەتەغەشە القەلب، ئەوەی کە دڵی وەکو بڵێ پێ داپۆشرێ و پێ مەشغوڵ بی پێ سەرقال بی. قاضی عیاضیش دەفەرمێ مەبەست بەوەیە کە فترات و غەفەلات عن الذکر، یعنی تۆزێک بێ ئاگاییەکی لە زکرکردنەکە هەبیتن. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام چونکە ڕەسوول الله بەدایمەن خەریکی زکرکردن بووە. یعنی ئەگەر تۆزێک بێ ئاگاییەکی تێدا هەبیبی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام زیاتر کە دووبارەی کە تۆ ئەستەغفر الله کردووە لەوەی کە ئەو بێ ئاگاییە بەسەردا هاتبی. و گوتراویشە مەبەستەکەی ئەوەیە هو هەموه بسەبەبی ئومەتیه، ئەوەش ئەو بێ ئاگاییە مەسەلەن لە زکرەکەی زۆر خەم خواردنی بۆ لە ئومەتەکەی، یعنی لەو دەمەی کە هەموو خەممی ئومەتەکەی بووە لەو دەمەی فکرکردنەوە ئەوەی یعنی زکرەکەی نەکردیە، دوایە سوبحان الله ئەوەندە زکر و ئەوەندە ئەستەغفر اللهی کردووە. یانیش دەڵێن مەشغوڵ بووە بە ئەوەی مەسلحەتی ئومەتەکەی، ئایا مەسلحەتی ئومەتەکەی لە چدا هەیە، مەشغوڵ بووە بەو کارانە لێ، یعنی لەو دەمەی بێ ئاگایەشی ئەگەر بەسەردا هاتبی. اینجا مەحاشی دەفەرمێ ترسی پێغەمبەران و ترسی مەلایکەت ئیعظام وئین کانوا ئامینین عذاب الله. تەمەشا دەکەیت ترسی وانە زۆر گەورە بووە لە خوای پەروەردگار، لەگەڵ ئەوەشدا خۆ ئەوانە یعنی پارێزراون لە عەزابی خوای پەروەردگار. پێغەمبەران پارێزراون، مەلایکەتان پارێزراون، ئەو سوبحان الله ترسی وان زۆر زۆر زیاتر بووە لەو خەڵکەی. یعنی تەمەشا دەکەیت پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ ئاسمان جێ هەر 4-5 نابینیەوە ئیلا مەلایکەتی چی لێیە لە ڕکوعیان لە سوجوودە. سوبحان الله، یعنی ئەو زکر و ترسیان لە خوای پەروەردگار پێغەمبەران، بەڵام ئێمە سوبحان الله چەندی عاسیبی ئەوەندە کەمتر ترسی خوای گەورەی لە دڵ دەبی. اینجا باسی ئەوەش دەکە کە زکرکردن دوو جۆرە، زکرێک ما هەیە مطلقە، یعنی لە هەر کات و ساتێک ئەتوو بتەوێ بیکەی، و هەندێک زکریش ما هەیە مقەیەدە، یعنی لە هەندێک کات و سات و شوێنی دیاریکراوی خۆی ئەو زکرانە دەکرێتن. بەڵێ الذكر نوعان مطلق ومقيد، وينبغي أن يحرص العبد على أن يذكر الله تعالى بقلبه ولسانه، فإن هذا أكمل الأحوال لا بلسانه فقط. فمن الناس من لا يستشعر ما يقوله من أذكار لأنه في أذكاره لا يتحرك إلا بلسانه، ولو تحرك القلب وتدبر لزاد الإيمان ورق القلب. واعلم أيضا أيها الأخ المبارك أن الذكر من حيث موضعه على نوعين، ذكر مقيد وذكر مطلق. فالمقيد هو ما قيد بمكان أو وقت أو حال، والمطلق هو ما لم يعين بشيء من ذلك وإنما في سائر اليوم. فأذكار ما بعد الصلوات أو الذكر الذي يكون بعد الأذان، وكذا كل ذكر قاله النبي صلى الله عليه وسلم في مكان أو وقت معين فإنه يقدم على سائر الذكر المطلق، لأنه بهذا يحصل على اتباع النبي صلى الله عليه وسلم فيفعله كفعله صلى الله عليه وسلم.
فلو سلم من صلاته المفروضة فإن الأفضل في حقه أن يأتي بأذكار ما بعد الصلاة ولا يأتي بغيره من الأذكار ولو كان فاضلا كقراءة القرآن، لأنه هكذا فعل النبي صلى الله عليه وسلم، والخير تمام الخير في التأسي به صلى الله عليه وسلم. إذا لو ذكرانك قوتمان هندشان گشتينه و هندشان بسراونتو بكاتو ساتك ودا فرمي پێویستە لەسەر ئینسانی مسلمان سوور بیتن لەسەر بەندە سوور بی لەسەر زکرکردنی خوای پەروەردگار بە دڵ و بە زبانی، چونکە ئەوە باشترین بارودۆخیەتی نەک بەس بە زبانی، چونکە خەڵکانێک دەبینی بە زبان زکرەکەی دەکاتن بەڵام یعنی زبانی لەگەر دەجوولێتن بەڵام دڵی دڵی لەگەر ناجوولێ. خۆ ئەگەر دڵ بەشداری بکا لەگەر زوبانی ئەوە دەبیتەوەی ئیمانی زیاد دەبی، دڵی نەرم دەبی، زۆر تەئسیری دەکاتن. یعنی کابرا ئەوەندە ئەستەغفیڕڵڵاهی دەکاتن ئەگەر دڵی ئاگای لێبی زۆر تەئسیری لێ دەکا، ئەوەندە سوبحانەڵڵاهی دەکا ئەگەر دڵی ئاگای لێبی زۆر، بەس هەر بە ئەوەیە یعنی هەر بە زبانیتی خۆ باشە ئەمە نارێن باش نییە، باشە بەڵام باشتر و زۆر زۆر باشتر ئەوەیە کە دڵش ئاگای لێبی بۆ ئەوەی ئیسیفادەی لێ بکە دڵەکە، بۆ ئەوەی ئەو دڵە بگەڕێتەوە. هەتا خوای پەروەردگار کە باسی ئەو کەسانە دەکە لە سوورەت کەهف دەفەرمێ ولا تطع من أغفلنا قلبه عن ذكرنا. ئیطاعی ئەو کەسانە مەکە کە چ دەکەن دڵیان بێ ئاگایە لە ذکر، نافەرمی زبانیان بێ ئاگایە، چکە لەوانەیە بە زبان بیکە بەس بە دڵ بێ ئاگایە لە ذکرەکەی. ولا تطع من أغفلنا قلبه عن ذكرنا واتبع هواه، چونکە ئەگەر کابرا بە دڵ نەبوو ئەوجا ئیتیباعی هەواش دەکاتن، ئەوجا چی حەز لێبی ئەوی دەکە ئەوی دەکە و دڵا کوورەوە سوبحانەڵڵا و معدل تەسبیحی لە دەستە ذکری دەکە کە چی ئەو هاشە کرد، ئەوە دیارە نەقسی لەوەی هەیە کە دڵی ئاگای لێ نییە. دەڵێ بزانە دووبارەکە برای چاک و باش کە زکرکردنی خوای پەروەردگار دوو جۆرە، زکرەکیان بەستراوەتەوە مقەیەدە کە ئەوش بە کاتێک یان بە شوێنێک یان بە حاڵک بەسترایەوە، یعنی ئەو زکرە بەس لەو کاتە یان لەو شوێنە یان لەو حاڵی دەکرێتن. و زکرەکیشما هەیە مطلقە واتە گشتیە بە هیچ شوێن و کات و شتێک نەبەستراتەوە بە گشتی. بۆ نمونە مەسەڵەن کابرا ئەستەغفیڕڵڵاهی دەکات هەر کاتێک لە خۆت ئەستەغفیڕڵڵاهی دەکەی بیکە، بەڵام زکرەکانی پاژنوێژان بەس لە پاژنوێژانە، ئەو بەسترە مثلا 33 جار سوبحانەڵڵاه الحەمدولله الله ئەکبەر، ئێوە بەس بە پاژنوێژان بەسترایەوە بەس لەو کاتی دەکرێت. ئەوها یا ئەو زکرەی لە پاش بانگدانێ دەکرێتن، دوعای وەسیلەوە بابەتانە. و هەموو زکرانەی کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە شوێنێک یان لە کاتێکی دیاریکراو کردیتی باشە، ئەمما ئەو گشتانێکی کە بەگشتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام فەرموویبی بەگشتی دەکرێتن، ئینسان حەریص بی لەسەر ئەوەی سوور بی لەسەر شوێنکەوتنی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام وەکو ئەو بکاتن. ئەگەر سەلامی داوە لە نوێژەی فەرزەکان کو پێغەمبەر کردیتی عەلەیهی سەڵات وەسەلام ئەویش ئەوها بکاتن. زکرەکانی پاژنوێژێ بینیتن زکری غەیری ئەو زکرانە نەینیتن، یعنی کو پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام باس کردی ئەوها. خۆ ئەگەر بێت و مەسەڵەن حتا باسی ئەوەش دەکە ئەگەر بێ و قورئان بخوێنیتن، یعنی مەسەڵەن نوێژی سەلامدا یەکسەر دەست بە قورئان خوێندنێ بکاتن، خۆ بەخۆی کۆمەڵک زکر هەیە لە پاژنوێژێ دەکرێت، ئەو بچی نە یەکسەر قورئانی بخوێنی چیان باشترە؟ دەڵێ نا زکرەکان بکا باشترە لەو کاتەی لۆ لەبەرەوەی پێغەمبەر ئەوهای کردی عەلەیهی سەڵات وەسەلام بە بێگومان ئەوەی کە پێغەمبەر کردبی عەلەیهی سەڵات وەسەلام ئەو خێری باشتر و چاکترە و شوێنکەوتووی ئەویان باشتر و چاکترە کە ئینسان جێبەجێ بکە. بەڵێ بالذكر يكون العبد من السابقين. الحديث عن الذكر وفوائده يطول، ولكن ينبغي للمسلم ألا يكون ممن قل ذكره لربه ويبادر للحفاظ على تلك النوائل العظيمة والفضائل الجسيمة التي تكون في الذكر، ويحاول شيئا فشيئا تعويد نفسه على هذه العبادة، فيعود نفسه التي لطالما نفهت من الطاعة فيأخذ من سنة النبي صلى الله عليه وسلم نوعا ويحافظ عليه مدة حتى إذا استمكن منه وصار هذا الذكر من عمله في يومه وليلته حمل نفسه ورفع توقها فتاقت لذكر آخر، وهكذا حتى يكون من المفردين وهم الذاكرون الله تعالى كثيرا والذاكرات.
فيكون من الذين سبقوا بقول النبي صلى الله عليه وسلم كما روى مسلم في صحيحه عن أبي هريرة رضي الله عنه قال: كان رسول الله صلى الله عليه وسلم يسير في طريق مكة فمر على جبل يقال له جمدان فقال: سيروا هذا جمدان سبق المفردون. قالوا: وما المفردون يا رسول الله؟ قال: الذاكرون الله كثيرا والذاكرات. والمفردون عرفهم النبي صلى الله عليه وسلم بالذاكرين الله تعالى كثيرا والذاكرات. والمفردون في اللغة من الانفراد فكأنهم انفردوا عن غيرهم بذكر الله تعالى فلم يصل إلى ما وصلوا إليه كثير من أقرانهم، كما ذكر بعض أهل العلم: وقبيح أن يكون القلب خاليا من ذكر الله تعالى واللسان يابسا من ذلك. وقد قال النبي صلى الله عليه وسلم لرجل جاءه قال له: إن شرائع الإسلام قد كثرت علينا فباب نتمسك به جامع. قال: لا يزال لسانك رطبا من ذكر الله سبحانه وتعالى. فيا أخي المبارك، ما لا يدرك كله لا يترك كله، فذكر واحد تمسك به حتى تضم إليه غيره، وهكذا خير لك من أن يمضي عمرك ولم يزدد عملك من هذه العبادة الجليلة. بەڵێ اینجا بە زیکرکردن بەندە دەگەیشتە ئەوەی کە مسابقە و پێشبڕچێ بکاتن. قسەکردن لەسەر زیکرکردن و سوودەکانی زیکر زۆرە، درێژ دەبیتەوە. بەڕاستی پێویستە لەسەر ئینسانی موسڵمان کە لەو کەسانە نەبی کە زیکر کەم دەکا و کەم یادی خوای پەروەردگار دەکا، بەڵکو دەست پێشخەری بکە بۆ پارێزگاریکردن لە ئەوەی زیکرەکان. باشە هەتا یەکێک دەبی لەو کەسانەی کە هەژمار دەکرێت کە زۆر زیکری خوای پەروەردگار دەکات، سەبرە با هەوڵ بدە و خۆی لەسەر ڕابینی نەفسی خۆی لەسەر ڕابینیتن لەسەر زیکرکردن. یعنی یەکەم جار لە سونەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام هەندێک زیکر پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام کردیتی با ئەوانە بکاتن، پارێزگاری لێ بکاتان ماوەچی، ئەو جار دوایە بێتن هەندێک زیکری تکە بکاتن، لە شەو ڕۆژەکەی دووبارەی بکاتەوە تا سەبرە نەفسی لێ ڕادێتن و سەبر ئەو های لێدێ هەتا وەکو دەبیتە مفەڕیدین. یعنی لەوانەیە ئێستا بە کابرایەک برێ کاکە 1000 جار ئەستەغفیرڵڵای بکە، 1000 سەڵاواتی لێ بدە و 1000 سوبحان اللهی بکە، لە ڕۆژێک قورس بی لەسەری زیکرەکانی بەیانیان و ئێواران بکە و زیکرەکانی خەوتنان بکە و توێ ژۆرێ زیکری بکە و توێ ماڵەوە زیکری بکە و بسم الله ئەوە بسم الله ولجنا بسم الله خرجنا وعلى الله ربنا توكلنا، هاتێ دەرێ دیسان زیکری بکە و توێ مزگەفتێ زیکری بکە و هاتێ دەرێ دیسان زیکری بکە و یعنی سبحان الله ئەو هەمووە لەوانەیە کابرا لەسەری قورس بی. بەڵام ئەگەر بە تەدەڕوج بیتن بڵێ کاکە مەسەلەن هەوڵ بدە هەموو ڕۆژێ ئەتوو 50 ئەستەغفیرڵڵای بکەیت، دەی ماوەکە لێ ڕاهات 50 ئەوجارە برێ بیکە 100، ئەوجارە دەی سەبرەشکە قچەشکە بیکە 150، ئەوجا بڕۆ دوێ. یعنی ئەوها هەتا وەی لێ دێ ژیانی ئەو کابرای سوبحان الله هەموو دەبتە زیکر، هەمووی دەبتە زیکر، دەستە دەرێ دێتە ژۆرێ شتێکی دەخوا هەر زیکرا، تەواو دەبی هەر زیکرا، شمەکی لەبەر دەکا هەر زیکرا، دای دەکەنی هەر زیکرا، یعنی هەمووی دەبیتە زیکر. سوبحان الله وەی لێ دێ دەبیتە مفەڕیدین. مفەڕیدین چییە؟ الذاكرون الله كثيرا والذاكرات، ئەوانەی کە زۆر زیکری خوای پەروەردگار، یعنی خۆیان ئینفراد کردووە، خۆیان تەنها کردووە لە بۆ زیکری خوای پەروەردگار، هەندە زیکری خوای پەروەردگار دەکەن. و یەکێک دەبن لەوانەیە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام باسی کردووە بە قسەی کە ئەوانە بە پێش دەکەون، وەکو لە حەدیثەکەی صحیح مسلمدا هاتووە کە ئەبوو هورەیرە دەفەرمێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بە ڕێگایەکی مەکەدا دەڕۆی تێپەڕی، دەفەرمێ گەیشتە چیایەک، بەو چیایان دەگۆ جمدان، کە گەیشت نەوێ فەرمی سیر و فەرمی بڕۆن ئەوە جمدانە، ئەوە چیای جمدانە. پاشان فەرمی سەبق المفەڕیدون، ئەوەی کە تەنهاکانن بە پێش کەوتن. فەرمیای پێغەمبەری خوا مەبەستە چییە تەنهاکان بە پێشکەتینە؟ یعنی ئەوانەی خۆیان یەکلای کردیتەوە، فەرمی ئەوانە کە زۆر زیکری خوای پەروەردگار دەکەن لە پیاوان و ئافرەتان. ئیجا ئەوەی کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام پێناسەی مفەڕیدونی کردیە بەوانەی کە زۆر زیکری خوای پەروەردگار دەکەن لە پیاوان و ئافرەتان، لە زماندا لە زمانەوانی مفەڕیدون لە لوغەدا دەڵێ ئەلئینفراد، تاکو تەنهایی بە تەنهابوون، وەکو ئەوەی کە خۆیان تەنها کردووە بۆ زیکری خوای پەروەردگار، کە ناگەنێ ئەوەی کە ئەوان گەیشتینێ
کە ئەوەی کە زۆر زکر و یادی خی پەروەردگار دەکە گەشتنی ئەوان تر ناتوانن بیانگەنێ لەبەر زۆر چوونە پێشیان بەهۆی زکری خی پەروەردگارەوە. اینجا بەڕاستی ئەوەش شتێکی خراپەکە دڵ چۆڵ بی و بێ ئاگابی لە یادی خی پەروەردگار و زبان وشک بیتن لە یادی خی پەروەردگار، وەکو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام سەبارەت بەو کابرای کە هاتە لای پرسیاری لێکرد فەرمێ پێغەمبەری خوا شەرائعەکان زۆر بووە، دروشمەکانی ئیسلام زۆر بووە لە سەرمان، ناتوانین هەر هەمووی پێڕابگەن، شتێکمان پێ بڵێ ئەی پێغەمبەری خوا کۆکەرەوە بیتن. ڕەسوڵ الله عەلەیهی سەڵات وەسەلام فەرمووی بە بەردەوام با زبانت تەڕبی بە زکر و یادی خی پەروەردگار. بۆیە برای چاک و مبارەک بزانە ئەوەی کە هەمووی بەدەستنێنی ناکرێ هەمووشی وازێ بینی. مەسەلا ئەتو برێ وڵای کاکە ئەم لە بەروەی زکرەکانی بەیانیان ناتانم هەمووی بکەم چکە ئەوەیان 100 جارە ئەوەیان 100 جارە ئەوەیان 100 جارە ئەم ناتوان ئەو هەمووی بکەم، ناشکرێ هەر هەمووی وازێ بینی مادەم وڵا ئەوانە ناتام هەمووی کاکە مەسەلەن چەند زکرێکی دەکەم بەلایانی کەم زکری بەیانیان و ئێوارە ئاەتی الکورسی سێ قولەکە قل أعوذ برب الفلق قل أعوذ برب الناس قل هو الله أحد سێجار لانی کەم ئەوەی دەخینم کاکە ئەگە هیچیان نەخینم هیچی نەخینم ئەوەی دەخینم ئیجا پاشان ئەگەر توانیشم ئەوان تکەش دەخینم. میم ناکرێ ئینسان دەستبەرداری زکرەکان بی. حتى زانان ابن عثيمين يجو الله أعلم لا شرح رياض الصالحين بين ما ببازك أجر كابرا يعني ذكر بيانيان كينيا لباج نجس بيني أجر بينك را أوقاتي با وقت تشتنجا أجر بينك را با وقت دور بري ساعات دو يازدو أوانا حتى دل أجر نيتاني با لباج نرواني بكاتو بس وازلينين با بكاتن فمان شو لبو إيوارش كبيش مغرب باشا بلام أجا هنيتاني باج مغرب أجا هنيتاني باج عشاء أجا هنيتاني هذاني ويشويش كيني بيكرا باز ذكر كان بكاتن جرينجا ويكا وازيلينهن بلا. ومما ورد في سنة النبي صلى الله عليه وسلم من أنواع الذكر كثير، منها ما يلي: عن أبي هريرة رضي الله عنه أن رسول الله صلى الله عليه وسلم قال: من قال لا إله إلا الله وحده لا شريك له له الملك وله الحمد وهو على كل شيء قدير في يوم 100 مرة كانت له عدل 10 رقاب وكتبت له 100 حسنة ومحيت عنه 100 سيئة وكانت له حرزا من الشيطان يومه ذلك حتى يمسي. ولم يأتي أحد أفضل مما جاء به إلا أحد عمل أكثر من ذلك. ومن قال سبحان الله وبحمده في يوم 100 مرة حطت خطاياه ولو كانت مثل زبد البحر. بلى. إذا كوملك لو حديثاني بيغمبري خو عليه الصلاة والسلام لباري جوركان الذكر طبعا زورة لو أنا بيغمبري خو عليه الصلاة والسلام لحديثك أبو هريرة كذا فرمي بيغمبري خو فرمي هركسك بلا لا إله إلا الله وحده لا شريك له له الملك وله الحمد وهو على كل شيء قدير لروجك 100 جار أو ذكري بك إلا بأندازي دا بندي ئازاد کرا و ئەجر و پاداشتی لە بۆ دەنووسرێتن وەکۆی وابی دە بەندەی ئازاد کردیا و 100 چاکەی لە بۆ دەنووسرێ و 100 خراپەی لێ ڕەش دەکرێتەوە و دەپارێزرێژ لە شەیتان ئەو ڕۆژە. و هەر کەسێکیش ئێوارەی بەسەردا هات طبعا ئەوە هەتا ئێوارەی بەسەردادێ ئەو ئەجر و پاداشتەی لە بۆ هەیە و دەپارێزرێ لە شەیتانی. هیچ کەسەکیش لەو باشتری نەگوتیە ئیلا ئەو کەسەی لەوی زیاتر بڵێتن ئیلا ئەو لەوی باشتری گوتیە. و هەر کەسێکیش بڵێ سبحان الله وبحمده لە ڕۆژێک 100 جاران ئیلا خوای پەروەردگار تاوانەکانی هەڵدەوەرێنی ئەگەر بە ئەندازەی کەفی دەریاش بیتن ئیلا خوای گەورە لە گوناهەکانی خۆش دەبی و تاوانەکانی هەڵدەوەرێنی. بەڵ. وعن أبي أيوب رضي الله عنه قال: قال النبي صلى الله عليه وسلم: من قال لا إله إلا الله وحده لا شريك له له الملك وله الحمد وهو على كل شيء قدير 10 مرار كان كمن أعتق 4 أنفس من ولد إسماعيل. وعن سعد بن أبي وقاص رضي الله عنه قال: كنا عند رسول الله صلى الله عليه وسلم فقال: أيعجز أحدكم أن يكسب كل يوم 1000 حسنة؟ فسأل سائل من جلسائه: كيف يكسب أحدنا 1000 حسنة؟ قال: يسبح 100 تسبيحة فيكتب له 1000 حسنة أو يحط عنه 1000 خطيئة. بلى. حديثك أبو أيوب ده فرمي بيغمبر إخوة عليه الصلاة والسلام فرمي هر كسك بلا لا إله إلا الله وحده لا شريك له له الملك وله الحمد وهو على كل شيء قدير. ده زاران أو ذكري دوباره بكاتو ده فرمي وكو أوي وايات سار بندي لنوي بيغمبر إسماعيل رزقار كرد بيت. سبحان الله سار بندا لنوي بيغمبر إسماعيل رزقار كرد بيت أجر ده زار أو ذكري بكاتو.
وسعد كري أبي وقاص دفرمي إما لا بيغمبري خوابين عليه الصلاة والسلام فرمي آية يكيق لإيوا دەستەوەستانە لەوەی کە هەر ڕۆژەک 1000 چاکەی بکە سەحابە پێیان ئەوە بوو 1000 چاکە گەلە زۆرە فەرمیای پێغەمبەری خوا چێ لە ئێمە دەتوانی 1000 چاکەی بکە لە ڕۆژەک پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرمی هەر کەسێک 100 جاران تەسبیحی بکاتن سوبحان اللهی بکە 100 سوبحان اللهی بکاتن ئەو کەسە 1000 چاکەی لە بۆ دەنووسرێ یان 1000 گەورەیە بل. وعن أبي هريرة رضي الله عنه أن رسول الله صلى الله عليه وسلم قال: من قال سبحان الله وبحمده في يوم 100 مرة حطت خطاياه وإن كانت مثل زبد البحر. وفي رواية عند مسلم: من قال حين يصبح وحين يمسي سبحان الله وبحمده 100 مرة لم يأتي أحد يوم القيامة بأفضل مما جاء به إلا أحد قال مثل ما قال أو زاد عليه. والأحاديث في أنواع الذكر وفضلها كثيرة، والذي تقدم هو من أشهر وأصح ما ورد من الذكر مما له فضل وورد غيره كثير. فعن أبي موسى الأشعري رضي الله عنه قال لي رسول الله صلى الله عليه وسلم: ألا أدلك على كنز من كنوز الجنة؟ فقلت بلى. فقال: قل لا حول ولا قوة إلا بالله. بلى. أبو هريرة رضا ورحمة خواه لي بيدا فرمي پیغمبري خواه عليه الصلاة والسلام فرمي هر كسك بلا سبحان الله وبحمده لروجة 100 جاران خوای پەروەردیگار تاوانەکانی هەڵدەوەرێنی ئەگەر بە ئەندازەی کەفی دەریا بیت طبعاً کە دەڵێک بە ئەندازەی کەفی دەریا يعني ئەگەر کەفی دەریا دیتبی بنووسە يعني لە ئینتەرنێت ئەوەی زەبەد البحر سبحان الله زۆر يعني نەوعەکە ئەگەر بەو ئەندازە زۆرەش ئینسان تاوانی هەبی خوای پەروەردیگار لێی خۆش دەبی لە ڕواتەکەیت کە دەفەرمێت کەسێک بەیانیان یان ئێواران بڵێتن سبحان الله وبحمدي 100 جاران ئەو زکرەی بکاتن و لە ڕۆژی قیامەت دێ هیچ کەس لەوی باشتری پێ نییە ئیلا مەگەر کەسێک وەچوی گوتبی یان لەوی زیاتر گوتبی سبحان الله تەماشا ئینجا حەدیسەکان زۆرن لەبارەی جۆرا جۆری زیکرەکان و فەزڵیەتیان زۆرە ئەوەی کە تێپەڕی لە واضحترین و لە ئەصەحترین و صحیحترین و بەناوبانگترینی ئەوانە بوون کە لە زیکرەکان و ئیتری شێ وەکەوەی کە ئەبوو موسای ئەشعەری دەفەرمی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام پێی گوتم فەرمی ئایا کەنزێک لە کەنزەکانی بەهەشت خەزێنەیەک لە خەزێنەکانی بەهەشتت پێ بڵێم فەرمی بەڵێ ئەی پێغەمبەری خوا فەرمی بڵێ لا حول ولا قوة إلا بالله ئەوجا والله أعلم ئەوە ئەبوو موسای ئەشعەری لە پشتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لە پشتی وڵاغەکەی سوار بووە دەڕۆن ئەو زکرەی دووبارە دەکات و دەفەرمی ئەو زکرەم دەکرد دەفەرمی کە پێغەمبەر جێ لێ بوو فەرمووی زکرەکەت پێ بڵێم یان ئەوە کەنزەکەت پێ بڵم لە کەنزەکانی بەهەشت فەرموون بڵێ فەرمووی ئەو زکرە بکە لا حول ولا قوة إلا بالله کەنزێکە لە کەنزەکانی بەهەشت یعنی ئینسان ئەتوو ئەگەر خەزێنە چی ببینیەوە خەزێنە ئەوەی کە ها لە فلیمەکان بە زەوانە دیتیتمان خەزێنێ هەردەدات و سندوق پڕی زێڕ و گەوهەر و چەند دڵت پێ خۆش دەبیتن ئێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمی لا حول ولا قوة إلا بالله کەنزەکە لە کەنزی بەهەشت ئەرە کاکە کەنزی بەهەشت باشترە ئەی دنیایە چێهانیان باشتر و بەنرخترە ئەی دنیای لەوانەیە ببینیەوە بەخۆی احتیمالی هەیە دز لێ نەگەڕێت دوو شەو لە مارت بی سێم شەو یان زیان دەتکوژی یعنی ئەوەیە بس ئەگەر ئەوە بیتن سبحان الله ئەو ئەجر و پاداشتە گەورەیە ئینسان بەدەستی دەینی بەڵ. وعن أبي هريرة رضي الله عنه قال رسول الله صلى الله عليه وسلم: لأن أقول سبحان الله والحمد لله ولا إله إلا الله والله أكبر أحب إلي مما طلعت عليه الشمس. والاستغفار أيضا هو من أنواع الذكر، وقد تقدم حديث الأغر المزني رضي الله عنه عند مسلم وقول النبي صلى الله عليه وسلم: إنه ليغان على قلبي وإني لأستغفر الله في اليوم 100 مرة. وهذا فعله صلى الله عليه وسلم، وقد حث على الاستغفار من قوله كما في صحيح مسلم عن الأغر رضي الله عنه قال رسول الله صلى الله عليه وسلم: يا أيها الناس توبوا إلى الله فإني أتوب في اليوم إليه 100 مرة. وعند البخاري من حديث أبي هريرة رضي الله عنه قال: سمعت رسول الله صلى الله عليه وسلم يقول: والله إني لأستغفر الله وأتوب إليه في اليوم أكثر من 70 مرة. فينبغي للعبد ألا يغفل عن الاستغفار. وأختم سنة الذكر وكذا جميع السنن اليومية بذكر عظيم جاء في الصحيحين ختم به البخاري في صحيحه وختم ابن حجر كتابه بلوغ المرام رحمهم الله، وهو حديث أبي هريرة رضي الله عنه قال رسول الله صلى الله عليه وسلم: كلمتان خفيفتان على اللسان ثقيلتان في الميزان حبيبتان إلى الرحمن، سبحان الله وبحمده سبحان الله العظيم والحمد لله الذي بنعمته تتم الصالحات. بەڵێ ئینجا دەفەرمێ
حديثك أبو هريرة رضي رحمة الله عليه بدك كذا فرمي بيغمبر عليه الصلاة والسلام فرمي أجر بلم سبحان الله وبحمد سبحان الله والحمد لله ولا إله إلا الله والله أكبر أجر أو ذكر بك بيم خوشتر اللويكا روجن بسرداهات يعني سبحان الله هندا قوريه إنسانك تندي دل خوش دبي كروجة نوي بسري داديتن چەند دڵخۆش دەبی پێی گەورەیە و چووکە خەریکی عیبادەت و خەریکی زیکردکردن و خەریکی کۆمەڵک شتی نوێ دەبی لە فەرمێ ئەگەر ئەوەندەی بڵێم سبحان الله والحمد لله ولا إله إلا الله والله أكبر زۆرم پێی خۆشترە لەوەی کە ڕۆژم بەسەردا هەڵدێتن. اینجا سەبارەت بە ئیستیغفارکردنی داوای لێ خۆشبوون لە خوای پەروەردگاری کە یەکێکە لە جۆرەکانی زیکردکردن وەکەوەی کە لە حەدیثەکەی ئەغەڕی تێپەڕی کە فەرمووی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمی کە بێئاگایەک بەسەر دڵمدا دێتن و ئەمن ئەستەغفیڕڵڵا دەکەم لە ڕۆژێکدا 100 جاران. ئەوە کردەوەی پێغەمبەری خوا بوو عەلەیهی سەڵات وسەلام کە زۆر سوور بووە لەسەر داوا لێ خۆشبوونکردن لە خوای پەروەردگار و ئەستەغفیڕڵڵا کردن، چونکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ ئەی خەڵچینە بگەڕێنەوە لای خوای پەروەردگار و تەوبە بکەن، من لە ڕۆژێکدا 100 جار داوا لێ خۆشبوون لە خوای گەورە دەکەم و تەوبە دەکەم. لە حەدیثەکەی ئەبوو هوڕەیرە دەفەرمێ جەم لە پێغەمبەری خوا بوو عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی سوێند بەخوا من داوا لێ خۆشبوون لە خوای پەروەردگار دەکەم و دەگەڕێمەوە لای لە ڕۆژێکدا زیاتر لە 70 جار. بۆیە پێویستە لە بۆ بەندەش ئینسان کە بێئاگا نەبی لە ئیستیغفار و تەوبەکردن و گەڕانەوە لە بۆ لای خوای پەروەردگار. و کۆتاییشم بە سنەتی زکر کۆتایی بەوە دەینم کە هەموو سنەتەکان کەش کۆتایی بەوەی دەینم کە ئەوەی کە لە صحیحین داهاتێ ئەو حەدیثەی کە لە صحیحین داهاتێ بوخاری و مسلم و ئیمامی بوخاری بەو حەدیثە کۆتایی بە صحیحی بوخاری هینایە و ئیبن حەجەر بلوغ المەرامی کۆتایی بەو حەدیثەی هینایە کە حەدیثەکە ئەبوو هوڕەیرە دەفەرمێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی كلمتان خفيفتان على اللسان ثقيلتان في الميزان حبيبتان إلى الرحمن سبحان الله وبحمده سبحان الله العظيم. دەفەرمێ دوو شەهەنە سووک و ئاسانن لەسەر زبان، ئینسان دەتوانی بە ئاسانی لەسەر زمان دەری ببڕی، بەڵام ئەو سووک و ئاسانیە زۆر زۆر قورسن لەسەر تەرازوو لە لای خوای پەروەردگار زۆر خۆشەویستن. خوای گەورە ئەو دوو کەلیمەی زۆر پێ خۆشە، زۆری حەز لێیە، ئەوش ئەوەیە ئینسانەکە بڵێ سبحان الله وبحمده سبحان الله العظيم. خوای پەروەردگار لێمان قبول بکە، بیکاتە توێشوو، بیکاتە مای ئەوەی کە سوودمان لێ بینی بی، و لە خوای گەورە داواکارین ئەو علمەی کە فێری بوون علمێک بیتن کە نەفعی هەبیتن و کردەوەی پێ بکەین و دوورمان بێختەوە لەو علمەی کە سوودی نەبووە، و داواکارین لە خوای پەروەردگار ئیخلاص بە ئێمە و بە ئێوەش ببەخشی کە دانیشتونە لە بەرامبەر ئەو دەرسە. ومێدوایە ئینشاء الله خوای گەورە ئەجری ئێوەش و ئەجری ئێمەش و ئەجر و پاداشتی کاک ئەحمەدیش کە بوویتە سەبەبی ئەو خێرە، خوای پەروەردگار ئەجری چەند قاتێک بداتەوە، و داواکارین لە خوای پەروەردگار بیکاتە مایەی شەفاعەت و تەرازوو قورسیمان لە ڕۆژی قیامەت. ئێمەش دووبارە ئەو حەدیثە دەخوێنینەوە کۆتایی پێدەینین. ئەبوو هوڕەیرە دەفەرمێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی كلمتان خفيفتان على اللسان ثقيلتان في الميزان حبيبتان إلى الرحمن سبحان الله وبحمده سبحان الله العظيم سبحانك اللهم ربنا وبحمدك استغفرك وأتوب إليك.